پودکست کردی قصه دیگه جی podcastkurdی.com و همو پلاتفورمین پودکستان هندکارن لما گفتار بکن. جواری ها خبات و سرهلدانه دم باش کردستانیین هیجا پشتی شهید کرنا جینا امینی لکردستان دست پیکرن صدان کس جالی تروریستین رژیم فاشیستین تهرانه و هاتن بریندار کرن دهان کس جی هاتن شهید کرن و به صدان کسین دن جی هاتن گرتن لیتا بگرام افدم و حمود من و باش گهدان خوش تیوین پودکست کردیه محمد صالح بدر خانم جه خلق کنویا رابجه لگل ومه گهدارن خوش تیوی دوی خلق کنویا رابجه ده امی بحثا شورش و راپرینا روشلات کردستان و سرانسری ایران بکن. پشتی شهید کرنا جینا امینی کچا کرد جینا امینی لسرانسری روشلات کردستان و ایران خود پیشاندانان دست بکریه. لگر راپورن ریاستنامه فمروان هنگاوی حتان ها دو خود پیشاندان ده بکیمانی 18 کس شهید بونه و به صدان کسی بریندار بونه و جالیه رژیم کماری اسلامی ایران و به صدان کسی حتنا دست سر کردن. گویدارن هجا و بابته امرگل نویسکار و چراغوانا مافی جنان خاتو سولماز درودی و لگل ماموسته طاهر خالدی شیروکار و روزنامه‌گر قصه بکن. لاوال دایک و باوکەکانی تەواوی ئێرانەکەم پێش قەدەم بن لەگەڵ ڕۆڵەکانیانە دەستیان بگرن و لەگەڵ ئەوانە بچن ئەوەی ئەبینم جوانە توخوا با ئێمە لە ماڵەوە نەخەوین با دەست بە دەستیانەوە با لەگەڵیان نابین با نێڵین دووچاری هەڵە و ئیشتبا بن هم خیر هاتن زۆر سپاس خاتو سولماز از خوازم بود دست پید بکم دوای شهید کردنی جینا امینی از اب سورانی پرسیان خواه بکم بلا گهدار میین پودکست کردیه گوهوان فری سورانی جیبه بلا حیوان هلبت جه روشلات کردستانی هبه بروی چنده از پرسیان خواه بسورانی بکم خاتو سولماز دوای شهید کردنی جینا امینی سرطال روشلاتی کردستان و دوای لسرانسری ایران راپرینی جمهوری دستی پی کردوا هم لشقامکانی شارکانی روشلات و هم لشارکانی ایران جن لبرای پیشن استا لأوروپا لامریکا و لهر چار پارچه کردستان پشتوانی به شپیلی او شورشی خلق روشلاتی کردستان و ایران دکره خواننوی جنابتان چیه لسم ام شورش و راپرینی خصوصی جنکان هم لروشلاتی کردستان و هم لایران زور سپاس بوم درفته دوای کشتنی جینای جوانه مرگ خلقانه کی زور نارضایتیان در بری دیار ام نارضایتی تنها هیونی لیک روزا لیک ثانیه همو خلقه که گیشتن بوی که بین سر شقامه کن اما بدریجای هاتن سرکاری کماری اسلامی ایران خلقی چوسانه تو و بشیوی جورا و جور آزادیکانی تاکی برتس کردوتەوە ژنان بەشێکی سەرەکی قوربانیانی دەستی کۆماری ئیسلامی ئێرانن هەر بە بەرتەسکردنەوەی ئازادیەکانی هەر بەوەی کە بە یاساکردنی حجابی زۆرە ملێ بۆ نمونە هەرەوەی کە مافی بڕیاردانیان نەبێت لەسەر خۆیان ئەمانە هەمووی بە درێژایی ئەم 40 ساڵە کۆبووەتەوە و وای کردوە ژنان جارێکی تر نیشانیاندا بە هاتنە سەر شەقامەکان نیشانیاندا کە بڵێ ئەو پێناسەیە کە کۆماری ئیسلامی ئێران بە پشتیوانی لە سیستمی پیا و باوک سالار و بە پشتیوانی دین کە بەردەوام پێناسەی کردووە بۆ ژنان کە ژنان لاوازن ناتوانن خاوەن بڕیارنی ناتوانانی شتێ بکەن ژنان جارێکی تر نیشانیانداوە چونکە پێشتر لە ڕابردووە لە مێژووە ژنان هاتنە شاخ و چەکیان گرتە دەستیان و هەوڵیان بۆ مەسەلەی نەتەوەییدا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران باسی ژنانی ڕۆژهەڵاتەکەم چەند ساڵ لەمەوبەر لە ڕۆژ ئاوا ژنان نیشانیاندا کە بەرامبەر بە داعش وەستانەوە لێرەیشا جارێکی دیکە ژنانی ڕۆژهەڵات کە هاتنە سەر شەقامەکان هەر بەوەی کە لەچکەکانیان فڕێدا لەوان نیشانیاندا کە جارێکی تر ئەتوانن هێزی خۆیان نیشان بدەن ئەوەیان ئیسبات کرد بە خۆیان بە خەڵکی دەوروبەریان بە پیاوان بە کۆماری ئیسلامی ئێرانیش کە ئێمە دەنگمان هەیە ئێمە ئەتوانین پێشڕەوی ئەم خەباتە بین ئێمە ئەتوانین هەوڵ بین بۆ مافە سەرەتاییەکانمان باوچین لای کاک تاهیر باسی استراتژی حزبەکانی ڕۆژلاتی کوردستان بکەین ئەوان حزبەکانی ڕۆژلاتی کوردستان تا چه ئێستا کارگەریان بووە ئەو بانگەوازی ئەوان بۆ مانگرتن تا چه ئێستا جێبەجی بووە دەتوانن باسی استراتژی حزبەکانی ڕۆژلاتی کوردستان بکەن بەرامبەر ئەو شۆڕەش و ڕاپەرینی کە ئێستا لە ڕۆژلاتی کوردستان بەردەوامە لەگەڵ ڕێز و سلااو بۆ
بیسەرانی بەرنامەکەت و بۆ جەنابیشت لە 40 ساڵی ڕابردووە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ساحێب استراتیژی سیاسی نەبوون. استراتیژی بۆ مانایە کە ئامانجێک دیاری بکەن و ئەو ئامانجە هەوڵ بدەن ئەو ئامانجە لە ڕێگای کۆمەڵێ تاکتیکەوە لە ڕێگای کۆمەڵێک کردەوە بەرەوبەرە بەدیهێنانی ئامانجە گشتیەکان بڕۆن. حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە پێشەوە کۆمەڵی دروشمی سیاسیان بووە جا لە خودمختاریەوە بیگرە هەتا هاتوونە سەر فدرالیزم ئەم دوایانە کۆنفدرالیزمیان هەیە خودمختاری هێشتا هەرماوە لای حزبێکیان و بەشێکیشیان داوای حزبی دواتر کە پێشاتون داوای سربەخۆی ئەوانەکەن. هەموو ئەمانە خاڵی هاوبەشی هەموو ئەمانە ئەوەیە کە گرێدراون بزان وەزیەتی ئێران چی لێ دێ شەپۆلێک کە هەیە سواری ئەو شەپۆلە بوون و بچنەوە ناوخۆی کوردستان بۆ خۆیان خاوەن استراتیژیەک نین کە ڕۆژانە مانگانە ساڵانە تۆ چاوی لێ بکەی بتانی هەڵی سنگێنی کە بەرەو بەدیهێنانی ئەو استراتیژیە دەتوانن بڕۆن. بەڵام لە هەمان کاتدا لەبەر ئەوەی کە کۆماری ئیسلامی هەموو کوردستانی داگیر کردووە نەیهێشتووە کە حەزب و ڕێکخراوێک لە کوردستان ببێ لە کات و ساتێکی دیاری کراوە کە خەڵک هاتوون سەتەنگ و کردەوەی زۆر قیزەون و ناشرینیان لە کۆماری ئیسلامی دیوە حەزیان کردووە کە بلاخرە کەسێک ببێ کە ئەمانە ڕێک بخا بۆ ئاعترازکردن و ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە کۆماری ئیسلامی بنمونە وە کوشتنی جوانە مەرکچوانی سەی قادر وەک تۆ بارانکردنی قەڵای دموکرات وەک ئەم ئاخرەیش وەکو کوشتنی ناجوێن مەردانەی جینا ئەمینی. لەو کاتا ئەم حزبانیش کاریان بۆتە ئەوە کە بەیانێک دەرکەن داوت بکەن بەمانگردنێک ئەو داوتکردن بەمانگردنە لەبەر بێزاری کۆمەڵانی خەڵک لە کۆماری ئیسلامی جوابی وەرگرۆسە و بە قازانجیان بۆوانش حەزیان کردووە نە لە ڕووی شوێنکەوتنی بەرنامە و پرۆگرامی سیاسی ئەوانە ئەو جوابیان وەرگرۆسەوە ئەمانش کردویانسە ئەوە شەرعیەتدانێ بە سیاسەتەکانی خۆیان و چوونەتە ماڵدانیشتون تا ڕووداوێکی تر ڕوو بدا. ئەمە شتەکەیانە دروشمەکەیانە ئەوەی ساحێب استراتیژیەک بن کە خەڵک بجوڵێنن. مەسڵەن بۆ نمونە گەر ئەرز بکەم لە هەموو ئەم 40 ساڵە چاوی لێکە نە بە تاک نە بە گروپ ئەمان ناتوانن پێش ڕووداوێک بەسڵەن بانگەوازێ بکەن کە خوێندکارانی زانکۆکانی کوردستان مان بگرن بۆ حەو ڕۆژمان بگرن بۆ نەچنە کلاسەکانی دەرس بۆ پشتیوانیکردن یا بۆ ئازادکردنی زبانی کوردی خوێندن بە زبانی کوردی یعنی ئەمان بن دەست پێش خەر بن بۆ جوڵەیەک لە کۆمەلگای کوردستانە ئەو کارانێنە قەت نەکردەوە پێمان و نەدیوە. Overseas in Iran, the government is cracking down on demonstrators following nearly a week of mass protests over the death of 22-year-old Mahsa Amini while in custody of the morality police. Human rights groups say at least 50 people دوباره بابچین لای خاتو سولماس ئێستا لە دوای ئەم یەک هەفتە 10 ڕۆژە دروشمەی ژنانە فەمینیستی هەم لە ناوخۆی باکووری کوردستان بۆ پشتەوانی لە شۆڕەشی ڕۆژهەڵاتی کوردستان دروشمەی ژنانە ئەنگۆ فەمینیستی زۆر لە ئارادایە. من پرسیارم ئەوەیە بزوتنەوەی نەتەوەی داگرکراو وەکو نمونە بزوتنەوەی فەمینیستی کورد لە باکوور لەگەڵ بزوتنەوەکانی فەمینیستی تورکیا و بۆ نمونە بزوتنەوەی فەمینیستی ڕۆژهەڵات لەگەڵ فەمینیستەکانی ئێران فەندیانی فەمینیستەکانی ناوەندگەرایی تا چاستێک دەتوانە لەگەڵ ئەوان ئیش بکە کار بکە لەگەڵ یەک بەرەدا بە شێوازی یەکسانی جێگای خۆت ببینە. سپاس دیارە لە ئێستادا شتێکە زۆر گرنگە ئەوەی کە هەموو کەس دەست لە ناو دەستێک هەمووەکانی کە ناو جغرافیای ئێرانە دانیشتون دەست لە ناو دەستێک هەوڵ بدەن بۆ ڕوخاندنی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران. لێرەیشتا فەمینیستەکان هەم فەمینیستە باڵا دەستەکان و هەم فەمینیستەکانی کورد ئەو پێویستە کە ئەو هاوکاریە بکرێت چونکە دەردی هاوبەشیان زۆر هەیە
هەموو ژنەکان لە ئێران سریە یاسا هەیە کە هەمووی ئەگرێتەوە و پێویستن لە ئێستا دەست لە ناو دەستی یەکتر هاوکاری بکەن بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئێران بۆ گۆڕانکاری لەسەر یاساکانی جمهوری ئیسلامی ئێران ئەوە زۆر زۆر پێویستە. بەڵام هاوکات لەگەڵ ئەوە فەمینیستە کوردەکان نابێ ئەویان بیر بچێت کە ژنێکی کورد وەکو ژنێکی باڵادەست چاوی لێ ناکرێ. ژنێکی باڵادەست ژنێکی ئێرانی فارزمانە، ژنێکی کورد بەهۆی کوردبوونیەوە بەهۆی ژنبوونیەوە بەهۆی ئەوەی کە ئەگە کرێکار بێت شێوەی چەسانەوەکی جیایە ئەگەر ئەم ژنێکی لە خانەوادەی LGBTQ بێ جیاواز چاوی لێ دەکرێت ئەگەر ئەم ژنە کەمەندامیش بێت یعنی لێرە ئینترسێکشنالیتی زۆر زۆر باش دەورە بینێت و زۆر جوان شامڵی ژنی کورد دەکات کە ماتوانی ئەو چەمکە زۆر بەباشی بۆ ژنی کورد بەکاربرین. جا لەویا ژنی کورد فەمینیستەکانی کورد کە ژم فەمینیستەکانی کورد ئەتوانێت هەموو ڕێگەزەکان بگرێتەوە چونکە هیچ کاتێک بزوتنەوەی فەمینیزم وا دابش نەکراوە کە حتمەنە بێ ژنان بن بەڵکو ژنانە بێ شێلگیرانەتن لە ڕەدیفی بەرەوەی ئەو خەباتە بن بۆ مەسەلەی یەکسانی هەوڵ بۆ مەسەلەی یەکسانی بدەن. فەمینیستە کوردەکان نابێ ئەویان بیر بچێت. فەمینیستە کوردەکان هاوکات لەگەڵ خەباتی هاوبەش بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئێران هاوکاتە بێ هەندێک دروشمیان بۆ خۆیان هەبێت بۆ مەسەلەی ژنی کورد هەرو جۆرەی کە وتم ژنی کورد زیاتر ئەچۆسێتەوە لە ژنی باڵادەست. ئەو جیاوازیە بێ هەست پێ بکەن و نابێ ئەوە لە بیر بکەن. هەدەفە ئەسڵیەکە هەرو جۆرەی کە وتم ئامانجە ئەسڵیەکە ئەوەیەکە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێت. بەڵام زۆر زۆر پێویستە کاری ڕێکخراوەیی بکرێت. جامە ئەرکی ڕێکخراوەکانە ئەرکی حزب کوردیەکانیشە تەنانەت کە هەوڵ بدەن ئەمە زەق بکەنەوە کە ئەو چون ژینا نمونەی ژینا بهێنین و ژینا لەبەر کوردبوونی و لەبەر ژنبوونی چۆسایەوە. یعنی ئمە زۆر زۆر گرنگە ژینا هەر لە یەکەم ڕۆژی ژیانیەوە ئەوە چۆساتەوە وەکو کوردێک چونکە بۆی نەبوو ناوی ژینا بێ لە ناو ناسنامەکەی ناوی مەحسایان بۆ دانا لە ناو ناسنامەکەی دوایەوە ژینا لەبەر ژنبوونی هەموو ژیانی بە کولتورکردنی حجاب بە ئیسلامکردنی حجابوە بۆ مەجبور بۆ خۆی داپۆشێ لەویا چۆساوت لەگەڵ ژنێکی باڵادەستە فەرقی هەیە بەڕاستی. ئەوە زۆر گرنگە ئەوە لە بیر نەکەین. بەڵام هەرو جۆرەی کە وتم ئامانجی ئەسڵیش ئەوەیە کە ڕووخاندنی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێرانە بێ هەموو دەست لە ناو دەستیەکە و کارە بکات. با دوباره بچین لای مامۆستا تاهر. مامۆستا تاهر کە ئێستا تەخەیولی ئیمپەراتۆری شیعی مەسەوی ئیران دەکەین لە ناوچەکە لە ئەگەری خراپبوونی دۆخەکە لە ناوخۆی ئێران هەوسەنگی هێز لە ناوچەکە چۆن دەبیت؟ یەکێک لەو هێزانە کە لە ناوچەکە هەیە و یەک هێزی باڵادەستە هێزی کۆماری ئیسلامی ئێرانە. کۆماری ئیسلامی ئێران هێزێکی تۆقێنەر ترسناک سەرکوتکەر و تا سەر ئێسقان دژی هەموو ئازادیەکانە ئازادی نەتەوەکان ئازادی ژنان ئازادی ڕادەربڕین ئازادی هەموو لە ئێرانە دەسەڵاتداری ئێرانە کە 5 ملیۆنە لە عێراق دەسەڵاتە لە سووریا هەیە لە یەمەن هەیە لە لوبناان هەیە لە فەلەستین هەیە کە بۆ خۆت ئەمەشت پێکرد شکڵە ئیمپراتۆرێکی هەیە. بێگومان بە کژی و لاوازبوونی ئەم دەسەڵاتە کە قوڵبوونەوەی دۆخەکەیە ئەوەی کە لایەنی بەرامبەرەکەیە بە قازانجی ئەوانە بە قازانجی بزوتنەوەی ژنانە بە قازانجی بزوتنەوەی نەتەوەکانە بە قازانجی بزوتنەوەی کووردە بە قازاندی ئاسایش و ئەمنیەتی ئەو کەسانەیە کە ئاسایش و ئەمنیەتیان لە ڕێگەی کۆماری ئیسلامیەوە دەکەوێتە خەتەر. لەلایەک ئێمە هەموو زانیاریەکانمان نییە کە کۆماری ئیسلامی لە چ حاڵێکدایە و هەموو شتەکان هەموو ئەو داتایانە کە پێویستە بۆ هەڵسەنگاندن و لێکتانەوە لە بەردەستانیە. لەلایەکی تریش بوون و نەمانی کۆماری ئیسلامی تەنها گرێدراوی خواست و ویستی خۆی نییە. ئێستا بوون و نەبوونی کۆماری ئیسلامی گرێدراوی سیاستەکانی ئەمریکایە سیاستەکانی ئوروپایە یانی زلێزەکانە رووسیە و چینە. ئەمانە چۆن دەڕوانن؟ ئێستا نەبینراوە ئەمریکا سیاسەتێکیەوە بێ پشتیوانی ئەو هێزولایەنە بکە بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی. ئوروپا کە ئەسڵەن لە بە کۆمەڵێک هۆکار لایەنگری ڕووخاندنی کۆماری ئیسلامی نییە. رووسیە و چین دوو هێزی زەبەلاحی تر نەتەنیا لایەنگری ڕووخاندنی نین هەتا مەلان تا ئێستا پشتیوانیان لێ کردووە. لەم قوڵبوونەوەی قەیرانە لە ئێراندا هێز و ململانی ئەم هێزانە لە ئێرانە چۆن دەبێت؟ ئایا بەرەو ئەوە دەچێت کە ئەمان سازشێک بکەن پێک بێن لەسەر مەجموعەی خاڵ کە دوای بە نەبوونی کۆماری ئیسلامی چی بکەن و چینەکەن ساغ ئەبنەوە لەوە یا
یەکیان و لایەنێکیان و دوو لایەن پشتیوانی لێکرد. ئێمە ئەزمموی سووریەمان هەیە شەڕچ و تا نزیکەی دەمەشق و ناو دەمەشق، بەڵام سووریە رووسیا پشتی گردوونەی هێشت بکەوێت. بۆیە لێرەش تەنها بە ئەوە نییە کە ناوخۆی ئێران ڕەچاو بکەین، بە زۆر فاکتەرێکی تر بەستەگی هەیە، بەڵام بە هەر ئەندازەیە کۆماری ئیسلامی کز بێت بۆ ئەندازە ڕێگایەک پێیا بێت، دەرگایەکە کرێتەوە بۆ خەڵک هەناسەیەک کێشن و سەرهەڵدان و ناڕزایەتیەکان بێ بچێتە ئاستێکی تر و ئەوە جێگەی خۆشحاڵیە لەم ڕووداوانە. زۆر سپاس مامۆستا تاهر بۆ ئەم شەرح و بەحسی جەنابەت. با دووبارە بچین لای خاتو سۆڵمەس. خاتو سۆڵمەس پرسیاری دیکەم بۆ جەنابەت لەسەر ئەوەیە فەمینیستەکانی ڕۆژاوا غەرب چۆن تەماشەی ئەو شۆڕەش و ڕاپەرین و ژنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەکەن، چ خوێندنەوەیان هەیە، بە چ جۆرەك دەروانن ئەوان؟ زۆرتر فەمینیستە سوێدیەکان بکەم کە لەم لەوەتی ئەم ئاخێزە دەسی پێکردووە لە ڕۆژهەڵات و لە هەموو ئێرانە دەنگدانەوەیەکی زۆری هەبووە، خەڵکانێکی زۆر چوونەتە سەرجادا و وای کردووە کە سوئێدیەکانیش زۆر ئاگاداری ئەوە بوون. هەندێشت هەیە کە بەردەوام ئەنووسن، بەردەوام پۆستەکەن. من دوێ کە بۆ نمونە ژنانی سۆسیال دموکراتی سوئید ئەوانیش دیسان پێیان نامەیەکی تریان دادەرەوە کە بە هەموو شێوەیەک پشتیوانی ژنی دانیشتووی جغرافیای ئێرانەکەن، باسی ئەوەکەن کە هەل لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی چۆن هەڵدراوە ژنان توندوتیژیان بەرامبەر بکرێت، بەرتەسکیان بکەن و ئازادیەکانیان. یعنی بەردەوام لە سوسیال مێدیا ئەبینی کە خەریکن پشتیوانی خۆیان دەرئەبڕن بە شێوەی جۆرا و جۆر. ئێستا قرارە بەیانی بۆ نمونە کۆ ببنەوە لە شوێنێک 4 کەس لە سەرۆکی حیزبەکان کە ژنن خۆیان فەمینیستن دێن و بەشدارە بن و قساکەن، هەموو ئەمانە خەریکن هەوڵەدەن بە شێوەی جۆرا و جۆر پشتیوانی بکەن. شتێکەیە زۆر بزەقتر خەریکن لە جاران باسیەوەکەن کە ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران چەندێک دژە مافی مرۆڤە، چنێک دژە مافی ژنە. یعنی ئەمانە زیاتر ئەبینی لە ناو نووسینەکانی ئەوەی کە پاڵپشتی نیشانەدەن، خودی ئەوەی کە دێنە سەر شەقامەکان لەگەڵمانە، خودی ئەوەی کە لە خۆ پیشاندانەکان بەشدارن تەکمانە و هەوڵەدەن دەنگەکان بەرزتر بکەنەوە. ئەمە نیشانەیەکی باشە، نیشانەیەوەی کە تێگەیشتنێکی تریان هەیە. مەسم بۆ نمونە وەختێکە من لە سەرەتاو لەگەڵ هەندێک لە هاوڕێیانی سوێدی یا لە حیزبی سوسیال دموکراتێکە قسەمە کرد، باسی ئەوەیانە کرد کە حجاب شتێک ئەمە جلوبەرگی ئینسان خۆی هەڵیە بژێرێت، چونکە لە کۆمەلگایەکی ئازادا، لە کۆمەلگایەکی دموکراسیە مرۆڤ مافیەوەی هەیە کە خۆی هەڵی بژێرێت چ جیلێکی لەبەرایە. دوایی کە بۆیان باسەکەی تعریفیەکەی کە چۆنە لەو وڵاتەکە چۆن بە یاساکراوە تێگەیشتنێکی تریان هەیە. ئەمجار هەوڵەدەن لە پشتمانە بن و لەگەڵمانە بن. من ئەوەی کە بینیمە یعنی لەو ڕقەی کە بەرامبەر بە مافی مرۆڤ هەیە لەوێ و ئەوە جێی خۆشحاڵیە کە هەوڵەدەن و هەن لەگەڵ ئەو بزوتنەوەیە. زۆر سپاس خاتو سۆڵمەس. پرسیارێکی دیکەم هەست لە کاکتاهر. کاکتار لەگەڵ جەنابەتن. کاکتار لە کاتێکتا باسی ئەو بەحسە لە ئارادا بوو کە خەباتی مەدەنی و سیویل لە ناوخۆی ڕۆژهەڵات و هەم لە ئێران نەماوە و ناشبێت. ئەو چالاکی و ڕاپەرینی خەڵکە لە یەک هەفتەدا لە زیاتر لە 30 ئوستانی ئێران و لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان درێژەی هەیە. بە ئێمە چی سەلماندووە؟ زانی تا لەم ماوەی زیاتر لە 40 ساڵە دەنگۆی هەم دەنگۆ و قسەوباز هەم بەکردەوە زۆر باو بووە لە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بە هۆکاری ئەوەی کە کۆماری ئیسلامی جوابی هەر داخوازێک و جوابی هەر قسەیەک بە گولە و بە ئاسن دەداتەوە. بەبوونی کۆماری ئیسلامی زەحمەتە کە تۆ بتوانی خەباتی سیاسی و مەدەنی ئەوانە بکەیت. بۆیە هیچ چارەیەک نییە جگەلەوەی کە دەست بدەتە چەک و خەباتی چەکداری بکەیت. ئەم قسە و باسە زۆر کراوە و کاتێکیش کە خەباتە چەکداریەکە بەباشی نەچۆتە پێش هەوڵێک دراوە بە جۆرێک پینە بکرێ، وەک ئەوەی کە باسی ئەوە کراوە کە دەکرێ خەباتە چەکداریەکە لەگەڵ خەباتی جەماوەری لەگەڵ خەباتی کرێکاری تێکەڵکەین. ئەمە زۆرتر لەلایەن کۆمەڵەوە باستەکرا ماوەیەک زۆر پێشستەش یا ئەم دوایانە ساڵانی دوایی لەلایەن حزبی دموکرات و باسیەوە کریاکە ئەکرێ ئێمە خەباتی شاخ و شار لە یەک گرێ بدەن ئەو سیاسەتەی کە بە
ڕاستان ناوزەر دەکرا بەڵام هەموو ئەمانە هەم خەباتە چەکداریەکە بەڕاستی شکستی هێنا و هەرسی هێنا و ئێمە نەمانتوانی بەرەو پێش بچین هەم تێکەڵاویەکەیش لەو دووشێوە خەباتە بە هیچ ئاکامێ نەگەیت لە درێژەی ئەم ماوەی 30 ساڵە ئێمە دیومانە کۆمەڵێک خەباتی مەدەنیش کراوە وەکو خەباتی ژینگە پارێزان وەکو خەباتی کەلتوری و فەرهەنگی و مەسلەی زمانەوانی و مەسلەی زارای محەممەدی کە لە سنابوو چ دەنگۆیەکی دروست کرد ئەمانە بووە غەیرز ئەوە ئاخرین و کۆتاییەکانە ئەم خەباتی مەدەنیە کە بە خۆپیشاندان و مانگردن دەسی پێکرد لە هیچ کەس شاراوە نییە کە ئەم خەباتە مەدەنیە تەنها جارێکە کە لە مێژووی هەموو مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانە کە توانی بەم خەباتە هەموو بەشەکانی کوردستان لە ئیلام و کرماشان و تا ئەچێتە قوتور ئەگەر بیجار و قوڕۆی شابگوزەری هەموو بەشەکانی کوردستانی لە یەک گرێدا و بە شێوەیەک لە شێوەکان جغرافی سیاسی بۆ بزوتنەوەی کوردی دیاری کرد بەبێ هیچ کێشەیەک لەلایەکی ترۆ بوو بە باعثەوە کە ئەسەن کۆمەلگای ئێرانی هەژاند و هەموو کۆمەلگای ئێرانی هاوردە سەرخەت و بۆ ئاعتراضکردن و جیاواز لەوەیش سێومەکەیشی ئەوەیە کە کۆمەلگای جیهانی هێنایە سەرخەت یعنی ئێمە بەکردەوە دیمان خەباتی مەدەنی نەتەنها ئەکرێ هەر دروست لە ژێر چەپۆکە و دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیە خەباتی مەدەنیش ئەکرێ و توانیوە ئەم نەخشە ئەو ڕۆڵە گەورەیە بێ کە زۆر زیاتر بووە لە ڕۆڵی گەوری لە ڕۆڵی خەباتی چەکداری لە مێژووی ئەم 40 ساڵاکە ئێمە کردومانە ئەمە دەرسێکی گەورەیە و ئەو دەستکەوتە گەورەیش بووە کە ئێستا چ لە ئێران و چ لە کۆمەلگای دەرەوە لە ڕای گشتیا زەحمەتە کەسێک بتوانێ بایەخێک نەدا بە مەسلەی کورد و مەسلەی کوردی نێتە ڕۆژەفەوە بۆ قسە و باسکردن لەسەر مێزی و توێژ و ئاوانە بۆیە بەڕاستی ئەم جارە لانیکەم ئەگەر بە شێوەیەکی شەرمێونانش بووە هەموو حەزبەکانی کوردستان ڕایانگەیان کە لەم هەلومەرجا بە هیچ شێوێ حاضر نین هێز بنێنەوە بە هیچ شێوەیەش حاضر نین خەباتی چەکداری دەست پێ بکەینەوە چونکە پێمان وایە کە ئەوە وەکو ژەهر وایە کە ئێستا بچیتەوە خەباتی چەکداریکەی ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە ئەم خەباتە مەدەنیە حەزبەکانیشی وا لێ کردووە بێت جێگەی خۆشحاڵیە بۆ هەموو لایەکمان بله هر لسر ام دوخه او آخر پرسیارمه بو هر دو جنابتان هر لسر ام بابته بخصوصی او لطوری مدیایی لکلاب هاوس و تویتر اتمسفرک درست بوا که روشلات آزاد کرایه و محکمه دادن رین و به جاشکان سزا دکرین و پیشمرگه هنارده دکرید ام قصانه لپلاتفورمی توری مدیایی چه تأثیری لخلقی امد که ام پرسش آخر پرسیار ما بو هر دو جنابتان فرمو خاتو سولماس ئێوە فەرمون دیارە من لە سەرەتای ئاخیزەکەوە چەند ڕۆژێک لەسەر لە کلاب هاوس بووم بەڵام ئەحساسم کرد جێوێکی وایە کە خەریکە شتەکان بەلاڕێ دەبرێت هەر کەسەوە ئەو نیە نەزەری خۆیەدا سریگەری خەریکی گروپ بەندی دروست بکەن کە ببنە ڕێبەرێک لە شتێکە ببنە کارێک لە شتێکە من شتێک ئەتوانم ئاماژەی پێ بدەم کە خۆم خەریکم کارەکەم لەسەری و هیوادارم کە بتوان لە داهاتوە بکرێت ینی دژ بە و شتە بوەستینەوە شتێک دروست کرا بوو کە قژەکانمان ئەهۆنینەوە درێژێکن ئەیکەین بە پەتی سێدارە بۆ ملی دژمن جا من ئەوە هەوڵم داهاتەوە بەڕاستی دام ناوەتەوە کە هەر کەسێ خۆی ئەزانێ قژی چەنێ درێژە کات و کورتیەکات بەڵام تونند و تیژی بە تونند و تیژی وەڵام نادرێتەوە ئێمە نابێ هەر لە ئێستەوە بۆ بیرکەینەوە کە بچین وەختێکە ئێران ڕزگار بوو لە دەست ئەو ڕژیمەوە کوردستانیش گەیی بە شتێک ینی بە پێوەی کە خەڵکەکە چیان پێخۆشە و چیان ئەبێت و ئەگا بە شتێک هەر کەسێک کە سەر بەو ڕژیمە بوو ئێعدام بکرێت یعنی مە زۆر خەتەرناکە من خۆم ئەوە دژی ئەوەم بە هەموو شێوەیەکیش ئەوەستمەوە دژی ینی لەگەڵ ئێعدامە بە هیچ شێوەیەک نیم جا ئەوەی جوان ئەیبینیت لە سوسیال میدیا چەندێک لە ئێستادا هەوڵە درێت کەسانێک لەوانەیە بەفمهین بێ بە پلان بێت لەوانەیەش بە پلان نەبێت ئەوەی کە هەوڵە دەن ئێستا کە خەڵکانێک تووڕەن خەڵکانێک بێزارن هەمومان تووڕین هەمومان نیگەرانین هەمومان نازانین چی ڕۆدا بەڵام زۆر گرنگە کە
چۆن هەڵ بدەین هەڵوێست وەربگرین. من لە ئێستادا پێم وایە ئەرکی چالاکوانانی مەدەنی ئەوانەی کە کار دەکەن ئەوەیە کە هۆشیاری و زانیاری لەسەر ئەم شتانە بڵاو بکەنەوە، ئەوەی کە باسی ئەوە بکەن بۆ نمونە دوای هەندێک شت نەکەون زۆر زوو لە سوسیال مێدیا بڵاو بێتەوە، بەڵکو بە شوێن سەرچاوە بگەڕن. هەر ئەوەی کە وێنەی کەسێک بڵاو بووە کە کوژراوە زۆر زوو وێنەکەی بڵاو نەکەنەوە بەبێ ئەوەی کە ئیجازە وەربگریە لە کەسەکان. یعنی ئەمانە هەمووی شتایەکە کە زۆر زۆر گرنگە. ئەو کەسە کوژراوە لەوانەیە پێی خۆش نەبێ وێنەی ڕووتی پێش کوشتنەکەی ئەسەن بڵاو ببێتەوە، یا ئەوەی کە ژنێک لێ ئەدرێشای پێی خۆش نەبێ. ئەمانە زۆر زۆر گرنگە و من پێم وایە ئەرکی چالاکوانانی مەدەنی ئێستا زۆر زۆر دیارە، چون پێشترە ڕۆژێک کە کاکتایل فەرمووی کاریان کردووە و نیشانی داوە کە نەتیجەی کارەکەیان چیە. ئێستا ئەتوانن بەردەوام بن، جا بە ئەوەی کە دروشمی ئازادی خوازانە بڵاو بکەنەوە، دروشمی ئەوە بڵاو بکەنەوە کە ژنان کە ئێستا لە پێشڕەوی ئەم خەباتن ئەتوانن بەردەوام بن لە کای سیاسیەکانە لە داهاتوە بەشدار بن و هاوکاتیش هەندێشت بڵاو بکەنەوە لەسەرەوەی کە خەڵک دوای ئەو شتە پرۆپاگاندانە نەکەوێت کە لە سوسیال مێدیا تەنها بۆ بەلاڕێبردننی بزوتنەوەکە یا بۆ بچووکردنی بزوتنەوەکە بڵاوکرێت و دوای ئەوانە نەکەون. زۆر زۆر سپاس. ئێمە سپاس دەکەین کاک تاهیر با بێن لای جەنابەت. کاک تاهیر جەنابەت بە خۆت ئاگاهداری لە کلاب هاوس و سوشیال مێدیا زۆر ئەو قسانە هەن. جەنابەت ئەو قسانە و قسەی زۆر زۆر گەورە کە دانرانی مەحکەوە و سزاکردنی جاشەکان و زۆر قسەی تر لە ئارادایە خوێندنەوەی جەنابەت شەرحی جەنابەت لەسەر ئەوە چییە؟ بەڵێ من لە کلاب هاوس ڕاستەکەی هەر لە سەرەتاکەی و بەشدار بووم، هەتا ئەمڕۆژ هەرگوێگر بووم لە زۆر جار هەندێک جاریش بەشداریم کردووە بە قسە و بە مناقشە لەگەڵ دۆستانی کە لەوێ بوون. لای من لە کاتی سەرهەڵدان و لە کاتی شۆڕش یا هەندێک جار دەیشوبهێنن وەکو ئەوەی کە تۆ لە مەیدانی شەڕای ئەوەندە حەساسە و ئەوەندە هەستیارە. لە کاتی سەرهەڵدانە سێشت بەلای منەوە کە باسیشم کردووە، سێشت بەلای من و زۆر زۆر گرنگە. یەکەم زانیاری دروست، بڵاوکردنەوەی زانیاری دروست. دووهەم هەڵسەنگاندنی واقعیانەی هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی و نظامی و هەموو شتەکان. وە سێهەم شتیش کردە یا تەکتیکی گونجاو لەگەڵ هەلومەرجەکە. ئەم سێ شتە بە تایبەتی و زۆر بە تایبەتی لە کاتی سەرهەڵدانە یەجگار زۆر گرنگە. بۆیە کە دوژمن هەوڵی خۆی ئەداکە لەو کاتا تۆ زانیاریت بەدەست نەگا، بۆیە ئینترنێتت لێ ئەبچڕێنێ، بۆیە پەیوەندیەکانت داخا چون ئەزانی زانیاری زۆر گرنگە. بەڵام ئەوەندەی کە گرنگە کە تۆ زانیاری دروستت پێ بگا، هەر ئەوەندەیش خەتەرە و هەستیارە و خراپ کە تۆ زانیاری غەڵەت بدەی بە کەسێک. ئەوەی کە من لە کلاب هاوسا دەمبیست کۆمەڵی زانیاریان بڵاو ئەکردو کە مەسەڵەن دوو جار دەمبیست کەەوە سەقز گیرا، ئەوە ئەسلحە و تەکنۆلۆژیای شەڕی قورسی لە کوردستان بردە دەر. یعنی تۆ کۆمەڵێک زانیاری بڵاوە کردو کە مادام ئەو زانیاریانە بوو، تۆ لەسەر بنەمای ئەم زانیاریانە تۆ هەڵسەنگاندنی سیاسی و کۆمەڵایەتی و نظامی و ئەمنی دەکەی و لەسەر بنەمای ئەم هەڵسەنگاندنەیە کە تۆ تەکتیکی خۆ دیاریەکەی. لە کاتێکا بنمونە کە تۆ زانیاری دروستت بێ کە هێزی دوژمن تێکشکاوە و هەڵدێت، تۆ بە فەوری ئەرکی سەرشاندە کە هەوڵ بدەی زیاتر تێکی بشکێنی و زیاتر دەست بگری بەسەر چەک و چۆڵ و ئیمکانات و ئەوانە بۆ ئەوەی بتوانی خۆت بەهێزکەی. بەڵام ئەگەر زانیاریەکە دروست بە پێچەوانە بوو، نەخەی لە تێکشکاندن نیە، لە ڕووخاندن نیە، لەسەر جێگەیە، ئەگەر لە شوێنێکیش خۆی کۆکردوەوە لەبەر خاترەوەی کە شوێنی لاوازی خۆی نەیەڵێ، ئەم جار بۆ زانیارە هەڵەوە تۆ بچیتە سەر دوژمن دەبێ بە کارەسات وەتوانی تەلەفاتی و ئەوانەی زۆر زۆر خراپت بێ. بۆیە ئەو کەسانی کە لە کلاب هاوس بوون دیارە هەمویانە بەشێکیان یا لە ڕووی هەست و ئەحساسواسەوە یا لە ڕووی نەزانینەوە و هەندێکیشیان کە من بە کەسیش دەنایان ناسم زۆر هەلپەرستانە لە ڕووی ئەوە فرسەتێکە بەڵو خۆیکە خۆیان بکەن بە ڕێبەر و بە کەسێکی گرنگ و ئەوانە کۆمەڵی زانیاری هەڵیان بڵاوە کردەوە کە بە بڕوای من نەتەنها یارمەتی و کۆمەکی نەکرد، زۆر زەرەرمەند بوو. تەنها ئەوە دڵخۆشی بوو کە کلاب هاوس
شوێنێکی داخرا و دەنگی ئەوانە ناگا بە هەموو کۆمەلگای کوردستان ولی ئەگەر ئەوانە دەنگیان گرایە و خەڵک بەگوێکردایەن دەیتوانی کارەساتی گەورە زۆر پێشبێنێ بۆیە بۆ داهاتوش ئەرکی سەرشانی هەموو لایەکمانەکە دقەتی زۆرتر بکەین ئەوەندە کە دوژمن گەورەکردنەوە خراپە ترس و تۆقاندن دائەخا دوو ئەوەندەی دوژمن بە هیچ حسێب نەکردن خراپە بۆیە پێویستەوە سنوورەکانی بینی ئەمانیش بە دیواری چین نییە دەبێت پێوەرمان بێ لە چ کاتێکاڵێن دوژمن لە چ حاڵێکتایە هێزی خۆمان چەندە چ کارێک بە ئێمە یا بە دوژمن دەکرێت یا ناکرێت ئەوانە دەتوانێت لە ڕوتی ڕووداوەکانە زۆر یارمەتیدەری ئێمە بێ یا بپێچەوانە زەربەی کوشەندەمان لێ بدە. زۆر سپاستان دەکەم چالاکوانی مافی ژنان خاتو سۆڵماز درودی لە ستۆرکەمەوە لەگەڵمان بوو و زۆر سپاسی مامۆستا تاهر خالیدی دەکەم کە لە سوێدی لە ئوپساڵا لەگەڵمان بوو کە کاتتان بەخشاندووە بۆ گوێگرانی پادکەست کوردی زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش و بۆم دەرفەتش. گۆدارن خۆشتیوی و عزیزیم پۆدکەست کوردیە لەگەڵ خاتو سۆڵماز درودی چالاکوانە مافێ ژنان و لەگەڵ مامۆستا تاهر خالیدی شورۆڤەکار و ڕۆژنامەگەر مە بەحسا شۆڕەشە لە ڕۆژهەڵاتی کوردستانê û seranserî Îranê kir hevî dikim bi dilê we be heta xelekeke din bixatirê we. Podcast Kurdî qise dike ji podcastkurdî.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin.